بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 96. بابەتی ڕووتەختی پۆتان. ڕووتەختی پۆتان ئەو ڕووتەختەیە کە هێڵی ژمارەی ئاسۆیی لەخۆ دەگرێ، واتە ئەو هێڵی ژمارەی بە ئاسۆی، هێڵی ژمارەکان بەڵام بە ئاسۆی، و هەروەها ناویان لێنایە تەوەری پیتی س، هەرچەندە بە کوردی چونکە ناوی ڕووتەختی پۆتانە، چونکە ئێرە ئەو تەوەرە تەوەری پۆیە، دەبوایە ناویان لێنابە پ، زۆر ئاسانتر دەبوو خوێندکاری ژیر ئەگەر ئەو تەوەرە ناوی پ بە. و هەروەها هێڵی ژمارەی ستونی یان ئەستونی کە پێی دەوترێ تەوەری ئەو پیتە کە ئەو تەوەرەیە، زۆر ئاسانتر بوو ئەگەر ئەو تەوەرەش بە کوردی ناوی تەوەری ت بە، تەوەری تان ت، زۆر ئاسانتر بوو لەو دوو پیتانە. بەڵام تازە ئیدی ئەوە بە ناوەکانی عەرەبیان لێنایە بەبێ ئەوەی ڕەچاوی ناوە کوردیەکەی بکەن کە ڕووتەختی پۆتانە. پۆ و تان، دوو تانەکە لێرە، پۆش لێرە. پۆ واتە ئاسۆیی، تانیش واتە ئەستوونی. ئەو خاڵەی کە پەیدا دەبی لە یەکتر بڕینی ئەو دوو تەوەرە ناوی خاڵی بنەڕەتە. ئەو خاڵەی ئێرە خاڵی بنەڕەت یان خاڵی دەستپێک یان خاڵی سەرەتا، واتە لەوێوە هەموو جار دەبی لەوێوە دەست پێ بکەین هەموو کات. ئەو جە پاشان دەچینە ڕاست یان دەچینە چەپ، دەچینە سەرێ یان دەچینە خوارێ، خاڵێکی خۆمان دادەنین. خاڵی بنەڕەت هەمیشە دوو ژمارەی هەیە یان جووتە ڕێکخراوەکی هەیە کە پێی دەڵێن 0-0، واتە پۆیەکەی سفرە، تانەکەشی هەر سفرە، تەوەری ئاسۆی سفرە، تەوەری ستونیشی سفرە، جووتە ڕێکخراو. ئێستا هەردوو هێڵەکە یەکتری دەبڕن و خاڵی بنەڕەت پێک دەینن. هەردوو تەوەرەکە ڕووتەختی پۆتان دەکانە چار ناوچە، کە پێیان دەڵێن چارەکەکان، واتە کە ئەو دوو هێڵە سۆر و کەسکە یەکتری دەبڕن، چوار ناوچەی پێک دەینن. ناوچەی یەکەم کە پێ دەڵێن چارەکی یەکەم، ناوچەی دووەم چارەکی دووەم، ناوچەی سێیەم چارەکی سێیەم، و ناوچەی چوارەم چارەکی چوارەم. کەواتە ئەوها چار ناوچە پێک دێ لە یەکتر بڕینی هێڵی ئاسۆیی و هێڵی ستونی. ئێستا تەواو بووم، دێینە لای ڕاهێنانی یەکەم، جیاکردنەوەی چارەکەکان لە ڕووتەختی پۆتان. ئەو چارەکە دیاری بکە کە هەر یەکە لەو خاڵانە لە خۆ دەگرێ. ئایا خاڵی مە لەسەر کام چارەکە؟ ئەچمە لای خاڵی مە، دەبینم لە چارەکی دووەمە، ئێرە هەمووی چارەکی دووەمە، چارەکی دووەم. ئەدی خاڵی نە ئێرە هەمووی چارەکی چوارەمە، ئێرەش هەمووی چارەکی یەکەم بوو بێگومان، و ئێرەش هەمووی چارەکی سێم بوو. ئێستا خاڵی مە و نە ئەمزانی، ئەدی خاڵی هێ لەسەر کام چارەکە؟ خاڵی هێ لەسەر هیچ چارەکەک نییە، تەنیا لەسەر هێڵە. لەسەر کام هێڵە؟ لەسەر هێڵی ئاسۆیە. هێڵی ئاسۆیی ناوی چییە؟ هێڵی پۆ یان هێڵی س یان هێڵی ئێکس بە لاتینی یان بە ئینگلیزی.
بەڵام لە کام بەشی هێڵەکەیە بەشەکەی ئێرە بەشی پۆزیتیڤەکەیە بەشەکەی ئەولایە بەشە نێگەتیڤەکەیە. هەرچەندە بەڕای من پۆزیتیڤەکە ئەو ڕەنگە بی زیاتر باشترە، نێگەتیڤەکەش ئەو ڕەنگە بی. کەواتە هەردوو هێڵەکە بەشەچیان پۆزیتیڤە بەشەچیان نێگەتیڤە. هێڵە ئاسۆیەکە هێڵی س تەوەری س تەوەری پۆ بەشەکەی لای ڕاستی پۆزیتیڤە بەشەکەی لای چەپی نێگەتیڤە. هێڵەکەی دی ئەو هێڵە ستونیەکە بەشەکەی لای سەرەوەی پۆزیتیڤە بەشەکەی لای خوارەی نێگەتیڤە. وەکو دەبینن ئەو ژمارانە هەموو نێگەتیڤن. کاتە خاڵی لەسەر بەشە نێگەتیڤەکەی تەوەری س یان تەوەری پۆیە. وەکو لێرەش نووسرایە بەشی سالبی تەوەری سینەکان. دەکەوێتە نێوان چارەکی دووەم و سێ. دەتوانرێت خاڵەکان لە ڕووتەختی پۆتان جیا بکرێتەوە بەهۆی جووتە ڕێکخراو. کو دەزانم ئەگەر خاڵێک هەبوو خاڵەکە لە چێندەرە ئایا لێرەیە 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 لەسەر هێڵەکانە بە چ دەزانم خاڵەکە لە خاڵەشکە جودای بکەمەوە بەهۆی جووتە ڕێکخراو. واتە هەر خاڵی دوو ژمارە هەیە کە نوێنەرایەتی خاڵەکەی دەکەن. دوو ژمارە هەیە هەمیشە ئەوجا هەندێک جار ژمارەکە یەکەچیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە هەندێک جار هەردووچیان پۆزیتیڤن کۆنا هەندێک جار هەردووچیان نێگەتیڤن و بەو جۆرەی. بەڵام هەمیشە دوو خاڵ هەیە هەمیشە دوو ژمارە هەیە هەمیشە یەکەم ژمارە دەکەویتە سەر پۆ سەرتەوەری س هەمیشە ئەوجا یان لای ڕاست یان لای چەپ یان ناوەندەکەی و خاڵەکە ژمارەکەی دیش هەمیشە دەبی بکەویتە سەر لێرە لە دووی دەگەڕێم لە خاڵەکەی لە ژمارەکە لێرە لە دووی دەگەڕێم بەڵام خاڵەکە ڕەنگە بکەویتە ئێرە یان ئێرە بەڵام ژمارەکە واتە کە دەچم دەگەڕێم بە شوێن ئەو ژمارەی دەبی لەسەر تەوەری ئاسۆیی لێی بگەڕێم و کە دەگەڕێم بە شوێن ئەو ژمارە دەبی لەسەر تەوەری ستونی لە دوای بگەڕێم. ئەگەر پۆزیتیڤ بوو بێگومان لە لای پۆزیتیڤەکە لە دووی دەگەڕێم ئەگەر نێگەتیڤ بوو لە لای نێگەتیڤەکە لە دووی دەگەڕێم. ئێستا بۆ وێنە خاڵی سێ دوو سێ پۆ بۆ لای ڕاست یان بۆ لای چەپ بەڵام لێرە لۆ لای ڕاست چونکە ژمارەکە پۆزیتیڤە کۆیە لێرەش دوو لۆ سەرەوە چونکە ژمارەکە دیسان پۆزیتیڤە کەواتە یەکەم جار بە دوای ژمارە سێ دەگەڕێم لێرە پاشان بە دوای ژمارە دوو دەگەڕێم لێرە ئەوجا یەکتر بڕینی ئەو دوو ژمارەیە خاڵەکە پەیدا دەکا ئەوە خاڵەکەیە کە پۆتانەکەی سێ بە دوو سێ و فاریزە دوو هەمیشە لە مابەینی دوو کەوانە هەمیشە ئەو ژمارە لەسەر ئاسۆ ئەو ژمارە لەسەر تەوەری ستونی. ئێستا ئەگەرە من بەخۆم پۆتانەکەم دروست کرد لێرە و ئەو پۆتانە هێڵە سۆرەکە لای ڕاستی هەموو ژمارەکان ژمارەی پۆزیتیڤن و هەموو ژمارەکانی لای چەپی نێگەتیڤن. هێڵە کەسکەکە تان هێڵی ئاراستەی تان یان ئاراستەی
ئاسۆی ستونی ژمارەکانی سەرەوە پۆزیتیڤن، ژمارەکانی خوارێش هەمویان نێگەتیڤن، لە یەک گچکەترن، هەتا دەچینە خوارێ ژمارەکان گچکە دەبنەوە، لێرش هەتا دەچینە چەپ گچکە دەبنەوە، هەتا دەچینە ڕاست ژمارەکان گەورە دەبن. ئێستا بە هەندێک خاڵی دانەین لەسەر ئەو پۆتانە و ئەمن ناوم لێنایە پوت هەتا ئاسان بی. بۆیە ئەگەر هات و خاڵەکمان هەبوو، خاڵەکە بۆیە چەند بوو؟ 4 بە کەم 3. گریمان ئەتوو لەگەڵ هاوڕێیەکەت ڕێک دەکەون ئەو خاڵەی لەسەر ڕوو تەختی پۆتان دابنێن. ئەتوو هاوڕێیەک تێ، بەڵام ئەو هاوڕێیەت نازانی کەم و کۆ چییە، تەنیا دەزانی ڕاست، چەپ، سەرەوە، ژێرەوە و ژمارەکانیش دەزانی. کەواتە تو دەبی ئەو هاوڕێیەت پێی بڵێ بستە چێ. ئەو هاوڕێیەت هەمیشە لەو خاڵی ڕاوەستایە کە لە خاڵی سەرەتایە، کە لە خاڵی 0 ڕادەوەستی و گوێ دەگری لە ڕێنمای یەکانت. گریمان هاوڕێیەکەت لەوێ ڕاوەستایە، ئەتوش پێی دەڵێ یەکەم ژمارە، هاوڕێیەکەت تەنیا یەکەم جار کە پێی دەڵێ یان دەستە ڕاست یان دەستە چەپ، کە پێی دەڵێ 4 دەستی ڕاست، 1 هەنگاو، 2 هەنگاو، 3 هەنگاو، 4 هەنگاو دەستە دەستی ڕاست و ڕادەوەستی، ئەوجە پێی دەڵێ 3 لۆ خوارەوە، چونکە بە کەمە، ئەویش 1 هەنگاو، 2 هەنگاو، 3 ڕادەوەستی، ئەوجە دەینی خاڵەکی لە جێگەی خۆی دادەنێ، بە خۆی دەڕوە، دیسان دەچیتەوە خاڵی سەرەتا ڕادەوەستی. کاتە ئەو خاڵە کە لێرە داینە ناوی چییە؟ ناوی جوتە ڕێکخراوەکەی چییە؟ جوتە ڕێکخراوەکەی 4 کەم 3. چارەکە لەسەر تەوەری پۆ، کەم 3یەکەش لەسەر تەوەری تان. ئەو جارەی خاڵشکەت هەیە، خاڵی کەم 3 و 2. دەتەوێت دیسان هاوڕێیەکەت یارمەتیت بدا ئەو خاڵەی دانێ لەسەر ڕوو تەختی پۆتان. پێی دەڵێ 3 هەنگاو یان 3 لای چەپ، ئەویش دەچیتە 3 هەنگاو لای چەپ، 1 2 3 ڕادەوەستی، پاشان 2 لۆ سەرەوە، 1 2. ئەوجە خاڵەکەی لە جیاتی خۆی دادەنێ، بە خۆشی دیسان دەچیتەوە لێرە ڕادەوەستی. ئەو خاڵە ناوی چییە؟ ناوی کەم 3 کۆ 2 یان کەم 3 2. خاڵشکەت هەیە، ئەویش خاڵی 5 بە 2. دیسان دەبی بە هاوڕێیەکەت پێی بڵێ بستە چێ، چی پێ دەڵێ؟ 5 لای ڕاست، 1 2 3 4 5 ڕادەوەستی، ئەوجا 2 لۆ سەرەوە، 1 2 ڕادەوەستی، ئەوجە خاڵەکەی لە جیاتی وێنەکەی خۆی دادەنێ، بەخۆی دەچیتەوە دیسان لێرە ڕادەوەستیتەوە. ئەوەش خاڵی 5 بە 2. 5 بە 2. ئەو جارەی خاڵەشکەت هەیە کەم 3 کەم 2. دیسان بە هاوڕێکە دەڵێ 3 لۆ چەپ، هاوڕێکەشت 1 2 3، ئەوجا 2 لۆ خوارەوە، 1 2. لێرە ڕادەوەستی، خاڵەکەی دەینی لێرە دایدەنێ. جوتە ڕێکخراوەکەشی ئەوەیە بەخۆی دەستەوە لێرە ڕادەوەستی. کەواتە هەمیشە هەر خاڵەکی نوێ هات دەبی لە سەرەتاوە دەست پێ بکەی. ڕەنگە لە خۆت بپرسی ئایا ئەو زانیاریە لۆ چ باشە؟ ئەو زانیاریە زۆر زۆر گرنگە لۆ زۆرینەی سیستێمەکانی بەکاردێن لە ژیانی ڕۆژانەت. بۆ وێنە ئەگەر لە داهاتوو ویستت ئۆتۆمبیل لێ بخڕی
و بچی ناونیشانێک ببینیەوە نەزانی لە چێیە GPS بەکاردێنی و GPSەکە دەزانی ئەتوو لە کام خاڵی لەسەر ڕووی زەوی و ناونیشانەکەت لۆ دیاری دەکا بۆ وێنە خاڵک لێرێ ئەویدی لێرێ پێ دەڵێ کوو بڕۆی ڕاست یان چەپ یان ڕاست و ڕاست هەتا بگەیە ئەو شوێنەی کە دەتەوێت و هەروەها زۆربەی زۆری یاریەکانیش زۆربەی زۆری نا بەڵام یاریەکی زۆر بەناوبانگ یاری پۆکیمۆنگووە ئەویش هەر لەسەر ئەو سیستێمەی بنیاتنرایە هەر لەسەر ئەو سیستێمەیان بەکارهێنایە کە سیستێمی GPSە لۆ ئەوەی بزانین لە چێن دەرەی و لە کام خاڵی کەواتە ئەوە زۆر زۆر گرنگە ئەو بابەتە بزانین خاڵەکان دەست نیشان بکەین لێرە وابزانم ئەو زاراوانەمان باس کرد ڕوو تەختی پۆتان تەوەری یان تەوەری X تەوەری یان تەوەری Y خاڵی بنەڕات وە پۆتانی خاڵ واتە پۆتانی خاڵ ئەوەی ڕاستی بواتە جووتە ڕێک خراوە ئەوەی ڕاستی بی جووتە ڕێک خراوەکە لە چێن دەرەیە ژمارەکان چنە بەڵام لێرە دوو زاراوەیان لۆ دانایە واتە هەر خاڵک دەبی پۆ و تانی هەبی واتە هەر خاڵک دەبی دوو ژمارەی هەبی یەکەچان لەسەر ئەو تەوەرە ئەوی دیش لەسەر ئەو تەوەرە لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی